سڵاوی خواتان لێبێت هاوڕێیان لە ڤیدیۆیەکی نوێ ئەڵقەی سێهەم لە کۆرسی ئەلگۆریسمەکانی سکیوریتی. ئەمڕۆ دێنە سەر ئەلگۆریسمێکی تری سکیوریتی کە ئەویش ئەلگۆریسمی دەبڵ ترانسپۆزیشنە. کەم ئەلگۆریسمە کەمێک ئاڵۆزترە لەو دوو ئەلگۆریسمەکەی تر کە باسمان کرد، لە هەمان کاتە خۆشتر و ئاسانتریشە، بەڵام ئەو تێکستەی کە ئینکریپشنێکین زۆر ئاڵۆزتر دەرەچێت لەوەی کە پێشووتر ئەمان کرد، یان با بڵێن تێکستە سایفەرەکە ئاڵۆزتر دەرەچێت. و ئینشاڵڵا هاوڕێیان لەم ماوە کۆرسێکی تریشەکەینەوە هەر لە بواری سکیوریتی، لەسەر سکیوریتیکردنی یان سکیورکردنی سایبەر سکیوریتی لە وێبسایتە لە ڕێگەی PHP-ەوە. ئیتر بۆی هەر کەسێک حەزەکات ئەتوانێت چاوەڕانمان بێت و ئەو کەسانەی کە هاوڕێکانیان ئەتوانن یان شێریکەن بۆ هاوڕێکانیان هاوڕێکانیان تاگکەن. ئیتر هاوڕێیان تکایە لایک و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆی بتوانین بەردەوام بین، با درێژش بە سەرەتاکە نەدەین بڕۆی ناو بابەتەکە. وەکو وتمان ناوی بابەتەکە دەبڵ ترانسپۆزیشنە. با بێنە سەر چۆن بتوانین تێکستێک ئینکریپشن بکەین، دوای دێنە سەر ئەوەی کە چۆن بتوانین تێکستێک دیکریپشن بکەین. هاوڕێیان داوای لێبوردنشەکەم ئەگەر کەمێک ناساخ دیار بن لەبەرەوەی سوکە هەڵاماتێکم گرتووە، لەوانەیە دەنگم نووسابێت یان شتێک. تێکستێکمان هەیە وەکو ئەبینن P یعنی پلین تێکست. ئەم پلین تێکستەمان هەیە هاوڕێیان، ئەمانەیە بیکەین بە چی؟ ئەمانەیە بیکەین بە سایفەر تێکست یان ئینکریپشنیکین. مەسیجەکەمان چییە؟ ئەتاک هەدداون. ئەمانەوێت ئەم مەسیجە ئینکریپشن بکەین. چۆن؟ ئەو کیەکی پێت داوە لەم جۆلە ئەلگۆریسمە هاوڕێیان، کیەکە لە شێوەی ماتریکس پێت تێدا. ماتریکس چیە؟ یعنی دوو کەوانە، یعنی بە شێوەی ئەرەی پێت تێدا، یان با بڵێن ماتریکس یعنی two dimensional یعنی با بڵێن x و y هەیە، یان بەرزی و پانی هەیە. ئێتە two dimensional ماتریکس. ئەو کەسانی کە سێری ئەم کۆرساگەن حتمەن ئەبێ بزانن ماتریکس چییە. ئەمە کیەکەمانە، ئەمە سایزەکەیەتی، سایزی کیەکەیە. با بزانین چۆن بتوانین لە ڕێگەی ئەم کیەوە ئێمە ئەو تێکستە ئینکریپشن بکەین. وەکو بین هاوڕێیان ئەبێت تۆ خشتەیەکی بۆ بکەیتەوە، هەروەکو نمونەکانی پێشووتر خشتەیەک ئەبێ بکەیتەوە و اینجا وشەکان وەکو بینن ئەبێ وشەکان بژمێری بزان چەند وشەیە. ئێستا ئێوە پرسیارێکەکەن ئەڵێن ئێمە چۆن بزانین؟ اینجا کەوتوان وەکو کە خشتەکەت کردەوە ڕۆ و کۆڵۆمی بۆ دروستەکەیت، اینجا پیتەکانی تێکەی. جا پرسیارەکەی ئێوە لەمێ دروستە بێ، ئەڵێن ئێمە چۆن بزانین چەند ڕۆیە و چەند کۆڵۆمە. باشە، لە ڕێگەی چیوە ئەزانین؟ لە ڕێگەی سایزی کیەکە ئەزانیت. چۆن لە ڕێگەی سایزی کیەکە؟ بەم شێوە کە تۆ ئەو کیەکەی پێت داوە، وەکو بینن بابسرمەوە، وەکو بینن سێ ژمارەی کیەکان 3/4. ئەمە یەکەم جار ئەبێتە ڕۆ و ئەمەش ئەبێتە کۆڵۆم. باش نییە؟ یعنی وەکو بینن 3 ڕۆمان هەیە لەگەڵ 4 کۆڵۆمە، یعنی 1 2 3 4. بەم شێوە دەبێت ئێمە 3 ڕۆ ئەکەین لەگەڵ 4 کۆڵۆم. بەم شێوە اینجا پیتەکان یان وشەکان ڕستەکات پیت لەناو خشتەکەی دائەنین. پیت لەناو خشتەکەی دائەنین. کە پیت لەناو خشتەکە دامانە، ئیتر ئەم کاتە کاتی ئیشکردنی ئێمە دێ. با بزانین چۆن بتوانین پیتەکان سایفەر بکەین. هاوڕێیان سەرەتا لەگەڵ چێ دەست پێ ئەکەین؟ سەرەتا لەگەڵ ڕۆوە دەست پێ ئەکەین. وەکو بینن ئەم ڕۆوە لەگەڵ ئەم ڕۆوە لەگەڵ ئەم ڕۆوە. باش، چۆن دەست پێ بکەین؟ وەکو بینن ئێمە لە ماتریکسی یەکەم، یان با بڵێن لە ئەرەی یەکەم، یان با بڵێن لە کاتی
با بڵێن لە ینی ڕۆوەکە پزیشنی هەیە ینی ئەو نووسینانە 3 2 1 هاتووە بەڵام لە ڕاستیە پزیشنی هەیە ئەندێکسی هەیە ئەم پزیشن ئیندێکسە چییە؟ زۆر ئاسانە هەر وەکو خۆی نووسینی 1 2 3 بشەوە ئەم 1 2 3 تۆ مەقسەدمان لە 1 2 3 چییە؟ ئێستا ئێمە چۆن بتوانین دەڕێگەی 1 2 3 تێکستەکە سایفەرکەین چیەکەین؟ ئەڵێن لەملا وەکووە بینن ژمارە 1 لە پۆزیشنی 3 یان با بڵێن لە پۆزیشنی 3 ژمارە 1 مەقسەدمانە چییە؟ یعنی لە ڕەوی یەکەم ئەمە ژمارەیەکە ئەمە بە ئەم تەیبڵە پلین تێکستەکەی جارێ نەکراوە بە هیچ نەکراوە بە سایفەر تێکست لێتان تێک نەچێ ئەوە ژمارەیەکە ئەڵێ چی؟ ژمارە 1 ماشەڵڵا بارانیشە ئەڵێ ژمارە 1 لە پۆزیشنی 3 کەواتە تۆ چیەکەی؟ ژمارەیەکە بین بۆ پۆزیشنی 3 ژمارەیەکە بین بۆ پۆزیشنی 3 باشتیە ئەمە بۆ شێوە تەنها علمی ئەم ئەلگۆریسمە ئەوەیە تۆ ئەبێ ژمارەیەک بۆی بۆ پۆزیشنی 3 عەفوەن اینجا چی؟ اینجا لە پۆزیشنی 2 چی هەیە؟ هەر ژمارە 2 هەیە کەواتە هەر وەکو خۆی بەم شێوە اینجا لە پۆزیشنی 3 چیمان هەیە؟ ڕەوی 3 کەواتە تۆ ڕەوی 3 کە ئەمەیە ئەبێن بۆ کوێ؟ ئەبێن بۆ پۆزیشنی 1 بەم شێوە ئێستا ئەم تەیبڵەمان دەستکەوت ئێستا ئێمە ئەم تەیبڵەمان دەستکەوت باشە جا ئیشەکە لەمێتەوە نابێت وەکو وتمان ئەمە دەبڵە کەواتە وتمان کەمێک ئاڵۆزترە جارێک ماوێتی ئێستا دێنە سەر ئەو بەشەکەی تری ماترێکسەکە کە 4 ژمارەیە ئێستا ئیش لەگەڵ چیەکەین؟ ئیش لەگەڵ کۆڵۆمەکەین وەکو وتمان ئەمەش ئیندێکسی هەیە 1 2 3 4 بەم شێوە ئەمە با لێمان تێک نەچێت لەسەری ئەمەشی نووسین 4 عەفوەن با لەم لای نووسین بۆی لێمان تێک نەچێت مەقسەدمان ئەوەیە ئێستا چۆن بتوانین زیاتر ئاڵۆزتری بکەین؟ دێنە سەر اینجا سەیری ئەم تەیبڵە ئەکەین ئەم جارە سەیری ئەم تەیبڵە ئەکەین باش لەملا چی پێمان وتووە؟ پێمان ئەڵێت لە پۆزیشنی 3 لە پۆزیشنی 1 عەفوەن لە پۆزیشنی 1 چی لێ؟ کۆڵۆمی ژمارە 4 لێیە کۆڵۆمی ژمارە 4 لێ لە پۆزیشنی ئەمە کۆڵۆمی ژمارە 4ە هالە چەند؟ هالە پۆزیشنی 1 کەواتە ئێمە کۆڵۆمی ژمارە 4 بین ئەخێنە پۆزیشنی 1 وەکو بینن اینجا پێمان ئەڵێت لە پۆزیشنی 2 کۆڵۆمی ژمارە 2 هەیە هەر وەکو خۆی دایەگریت بەم شێوە اینجا پێمان ئەڵێت لە پۆزیشنی 3 کۆڵۆمی ژمارەیەک هەیە تۆش هەر کۆڵۆمی ژمارەیەک ڕێک ئەبێت بۆ پۆزیشنی 3 اینجا پێت ئەڵێت لە پۆزیشنی 4 کۆڵۆمی ژمارە 3 تۆش ژمارە 3 ئەبێت بۆ 4 بەم شێوە ئێستا چیەکەین؟ ئێستا ئەمە تەواومان کرد کۆڵۆمی ئاخیرمان دەستکەوت هاوڕێیان ئەم کۆڵۆمەیە ئێستا توانین سایفەر تێکستەکەی لێ دەربهێنین ئێستا زۆر بە ئاسانی ئەتوانین سایفەر تێکستەکەی لێ دەربهێنین چۆن سایفەر تێکستەکە دەرهێنین؟ ڕاو بە شێوەی کۆڵۆم بەیان عەفوەن بە شێوەی ڕۆ هەمویان بەدەمێکەوە ئەنووسین ئەو کاتە ئەمە بێتە سایفەر تێکستەکەمان ئەمە هەتاکو ئەمێ بەشی ئینکریپشنمان تەواو کرد ئێستا ڕۆینە سەر شێوازی دیکریپشنکردنی یان با بڵێن کردنەوەی فایلەکان فرکردنەوەی مەسجەکە هاوڕێیانەوە گەیشتینە سەر چۆنێتی دیکریپشنکردنی ئەو سایفەر تێکستەی کە هەمانە ئێستا چۆن بتوانین سایفەر تێکستەکە دیکریپشن بکەین ئێمە گەشتین بەم قۆناغا کە ئەم تەیبڵەمان دەستکەوت وەکو وتمان لەسەرەوە شەرەحمان کردبوو ئەمە بوو ئەم تێبڵە هەر ئەوەیە دەستمان کەوت بۆیە ئێستا ئێمە چین سەر چۆنێتی دیکریپشنکردنی ئەگەر دیکریپشنتان ویست ئێستا هاوڕێیان ئێمە شتەکان عەکسەکەینەوە تێگەن یعنی خۆی ئینکریپشن دیکریپشن بەو شێوەیە ئینکریپشن بەڕێیەکە بانی با بڵێن بۆ نەتۆ ئۆتۆمبیلێکت هەیە بەڕێیەکی ڕاستەوەڕێ دوایە ئەتەوێت بەگکەی کە بەگت کرد ڕێک بە دواوە ئەمیش بەو شێوە ستێپەکان پێچەوانە ئەکەینەوەنی باش چیەکەی
ئەم جارە لە لای چەپەوە دەست پێ ناکەین، یانی لە ڕەوەکانە دەست پێ ناکەین، لە کۆڵۆمەوە دەست پێکەین. تێگەن یەکەم جار لە ئینکریپشنکردنە لە ڕەوە دەستمان پێکرد، ئەم جارە لە کۆڵۆمە دەست پێکەین. هەروەها لە کاتی ئەو کاتە پۆزیشنمان بەکارهێنا، ئەم جارە لە ئیندێکس بەکارهێنین. ئێستا تێتان ئەگەیەنم مەقسەدم چییە لە پۆزیشن و ئیندێکس. دێنە سەر ئەوەی کە چۆن بتوانین ڕەوەکان ئاڵوگۆڕ بکەینەوەنێ. ئەمەمان هەیە ئەم ئی کۆڵۆمەکە. ئێستا هەوەکو جاری پێشووتر پۆزیشنەکان ئەنووسین 1 2 3 4 باشە. ئێمە لە ئینکریپشنکردنە ئەمانوت ینی ڕۆوەکان لە ڕێگەی پۆزیشن وەدانین، بەڵام ئەم جارەوانی یان کۆڵۆمەکان و ڕۆوەکان لە ڕێگەی پۆزیشن وەدانین، ئەم جارە نە لە ڕێگەی کۆڵۆمەوە لە ڕێگەی ئیندێکسەوە داین، عەفوەن لە ڕێگەی ئیندێکسەوە داین. با بزانین لە ڕێگەی ئیندێکسەوە چۆن داهەندرێ، یعنی وتمان عەکسە بێتەوە شتەکان. ئەو پۆزیشنمان نەخسە شوێنی ئیندێکس، ئەم جارە ئیندێکس دەخێنە شوێنی پۆزیشن. بەو شێوە ئەڵێن کۆڵۆمی 4 تێگەن ئەڵێن کۆڵۆمی 4 لە پۆزیشنی 1ە. ئەمە جاران وامانەوت وەکو بینین ئێستا ئەوە بوو کۆڵۆمی 4 لە پۆزیشنی 1ە. ئەم جارە چی ئەڵێن؟ ئەڵێن نە، ئەڵێن کۆڵۆمی 1 ئەڕواتە پۆزیشنی 4 وەکو بینن، یان ئەڕواتە ئیندێکسی 4. کۆڵۆمی 1 کە ئەمەیە، کۆڵۆمی 1 ئەمەیە، ئەڕواتە کوێ؟ ئەڕواتە ئیندێکسی 4 کە ئەبێت تێدە ئەمێ. وەکو بینن کۆڵۆمی 1 ئەڕواتە ئیندێکسی 4 وەکو بینن تێدە ئەمێ، یانی ئەملا بۆ ئەمێ. اینجا ئەڵێن کۆڵۆمی 2 ئەڕواتە ئیندێکسی 2 هەروەکو خۆی. اینجا ئەڵێن کۆڵۆمی 3 ئەڕواتە ئیندێکسی 1 عەفوەن ئەمەش کۆڵۆمی 3 ڕۆیشتە ئیندێکسی 1. اینجا ئەڵێن کۆڵۆمی 4 ئەڕواتە ئیندێکسی 3 ئەمەش کۆڵۆمی 4 ئەڕواتە ئەوێ. بەم شێوە هاوڕێیان ئەوە شێوازی گەڕانەوەی بوو. ئێستا دێن سەر ئەمە سێمە کۆڵۆمەکانمان ڕێکخست، دێنە سەر ڕەوەکان، چۆن بتوانین ڕەوەکان ڕێک بخەین. ئەمە بەشی ڕەوەکانە، بەم بسرینەوە بۆی بتوانین بە جوانی ئیشی خۆمان بکەین. وەکو بینین ئێستا چی ئەڵێن؟ ئەڵێن 1 2 3 بەم شێوە. ئێستا ڕەومان هەیە وەکو وتمان ئەمە ڕەوە. ئەڵێن چی؟ ئەڵێن ڕەوی 1 ئەڕواتە پۆزیشنی 3 کەواتە ئەمە ڕەوی 1 ئەڕواتە پۆزیشنی 3 ئەمەیە دێتە ئەمێ. ئەڵێن ڕەوی 2 هەر لە 2ە، ئەمە هەر لە 2ە. ئەڵێن ڕەوی 3 ڕواتە 1 بەم شێوە ئەمە ڕەوی 3 هات بۆ 1. اینجا وشەکان هەروەکو بۆ شێوە کە پێشتر کردومانە بەم شێوە لە دواییەکە نووسین و پیتەکەمان یان ڕستەکەمان پلێنتێکستەکەمان بۆ دەردەچێت. ئەوەش گەیشتنە کۆستایی ڤیدیۆکە. هاوڕێیان تکاتان لێ یەکەم ئەگەر توانیتان ڤیدیۆکە سەبسکرایب کەناڵەکە سەبسکرایب بکەن، لایکێک تەنها یەک لایک لەگەڵ یەک کۆمنت ئەگەر بەدڵتانە، یان بتوانن لەگەڵ هاوڕەکانتانە شێری بکەن بۆ ئەوەی زۆرترین کەس ئیسفادەی لێ بکە، منیش بتوانم بەردەوام بم. لەبەرەوەی بەجددی هاوڕێیان لەوانەیە ناڵێم، بەڵام ئەڵێم لەوانەیە ئاستی ڤیدیۆکان لە ئێستاە باش نەبێت، کوالیتی ڤیدیۆکان دەنگەکان هەر شتێکی تر بێت، بەڵام ئەگەر بزانم سەپۆرتم هەیە، ئەگەر بزانم سوودم هەیە، ئەو زیاتر خۆم هیلاکەکەم لەسەر ڤیدیۆکان، زیاتر هیلاکەم بە مۆزوعی ڤیدیۆ شتەکانەوە. بۆیە خواتان لەگەڵ تاوەکو ڤیدیۆکی دیکە لە بیرتان نەچێت لایک و سەبسکرایبی کەناڵەکە بکەن. خواتان لەگەڵ بێ.